بەپی بەدەداچوونێکی پەیام لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمدا باج و ڕسومات بە ڕێژەی لە 300 لەسەر هاوڵاتیان زیاد کراوە و بە 407 ڕێگە باج و ڕسومات لە خەڵک وەرگیراوە. لە کارنامەی کابینەی نۆیەمدا هاتووە چاکسازی لە سیستەمی باج دەکەن و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر بکرێت. بانگەشەکانی کابینەی نۆیەم بۆ دادپەروەری لە وەرگرتنی باج لە کاتێکدایە لە دەرەوەی یاسا باج و ڕسوماتێکی زۆریان خستە سەر هاوڵاتی و کاسبکاران. لە کاتێکدا لە مادەی 28 دەستوری عێراقدا هاتووە باج و ڕسومات ناسەپێنرێت، هەموار ناکرێت، وەرناگیرێت و لێخۆشبوونیشی بۆ ناکرێت، بە یاسا نەبێت. بەڵام دەسەڵاتدارانی کابینەی نۆیەم بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و بە پشبەستن بە بڕیار و ڕێنمایی باج و ڕسوماتێکی زۆریان بەسەر خەڵکدا سەپان. زیادکردنی باج لە کابینەی نۆیەم. بەپێی بەدەداچوونی پەیام پێش دەست بەکاربوونی کابینەی نۆیەم داهاتی باج لە ساڵی 2018 308 ملیارد دینار بووە، بەڵام لە ساڵی 2022 بۆ 912 ملیار و لە ساڵی 2023 بۆ نزیکەی 1 تریلیۆن دینار بەرز بۆتەوە. واتە لە کابینەی نۆیەم بە ڕێژەی لە 300 باج لەسەر خەڵک و کاسبکاران زیاد کراوە. داهاتی باج لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا: ساڵی 2018 308 ملیارد دینار، ساڵی 2019 627 ملیارد دینار، ساڵی 2020 578 ملیارد دینار، ساڵی 2021 796 ملیارد دینار، ساڵی 2022 912 ملیارد دینار، ساڵی 2023 نزیکەی 1 تریلیۆن دینار. لێکەوتەکانی زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان و کاسبکاران لە کابینەی نۆیەمدا و بەناوی زیادکردنی داهاتەوە لە بری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە داهاتی نەوت و سنوورەکان بارگرانێکی زۆر خرایە سەرشانی هاوڵاتیان. ئەمەش چەند لێکەوتەیەکی خراپی بەدوای خۆی داهێنا، لەوانە داخرانی سەدان کارگە و لە دەستدانی هەزاران هەلیکار، گواستنەوەی سەرمایە و کارگەکان بۆ ناوەڕاست و باشووری عێراق و دەرەوەی وڵات، زیادکردنی باج و ڕسومات لەسەر نانەوخانەکان و گرانبوونی نان لەسەر هاوڵاتیان، زیادکردنی کرێی کارەبا کە لە ساڵی 2021 نرخی 1 کیلۆوات کارەبا لە 15 دینارەوە بۆ 18 دینار زیاد کرا. لە ساڵی 2023 لە سیتیەکان نرخی 1 کیلۆوات کارەبا لە 18 دینارەوە بۆ 156 دینار زیاد کرا. زیادکردنی ڕسوماتی مامەڵەی هاوڵاتیان بەناوی بە ئەلکترۆنیکردنیەوە بە جۆرێک نووسینی عەریزە لە 2500 دینارەوە بۆ 15000 زیاد کرا. وەرگرتنی پارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەک کرێی ئاو بەناوی بەستن و دانانی پێوەری ئاو. وەرنەگرتنی باج لە کۆمپانیا گەورەکان و بەردەوامی بەخشین لە باج. کابینەی نۆیەم باج و ڕسوماتی لەسەر خەڵک زیاد کرد، بە پێچەوانەوە کۆمپانیا حیزبیەکانی پارتی و یەکێتی و کۆمپانیا نەوتیەکان کە پێیان دەوترێت گەورە باشدەران باج نادەن. ئار لە کابینەی نۆیەم ڕێگری لە هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان کرا کە بۆ ماوەی 10 ساڵ کۆمپانیاکانی دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون لە باج و ڕسومات بەخشراون. وەرگرتنی سەرانە لە نێوان شارەکانی هەرێم. وێڕای زیادکردنی باج لەسەر خەڵک و کاسبکاران لە کابینەی نۆیەم دیاردەیەکی خێزەون سەری هەڵدا. ئەویش وەرگرتنی سەرانە بوو لە کاسبکاران بۆ ئاڵوگۆڕی شتومەک لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان. ڕێخستنەوەی باج و ڕسومات لەگەڵ عێراق. لە ئێستادا عێراق داوای داهاتەکانی هەرێم بە باج و ڕسوماتەوە دەکات کەچی تاوەکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ئامادە نین باج و ڕسومات لەگەڵ عێراق هاوتا بکەن.
بەپێی بەدادەچوونەکان پارەی باج و ڕسومات لە هەرێم چەند قاتی عێراقە. بەشێکیش لەو باج و ڕسوماتانەی لە هەرێم سەپێنراون لە عێراق بوونیان نییە.